بەرەبەرەکان کە سەد وەزارەتە کە ئیشی سەرەکی تێدا پێدانی مۆڵەت ئەوەی ساڵی 2004 فاردێ سەراحە و بەڵام بەداخەوە لە ساڵی 2014 پێدا هەرچی کرێکابێ لە ساڵی هەرێکی کەمە ئەوەش بەهۆی ئەو وەستۆزۆفەی بە ئەم کۆنفرانسە بە ناوی پەرەپێدانی کەرتی پیشەسازیە لە هەرێمی کوردستان، چونکە ئەم کەرتە دەتوانێت ڕۆڵێکی باڵا و کاریگەر ببێنێ لە گەشەی ئابووری هەرێمی کوردستان ئەگەر بکرێتە سەرچاوەیەکی سەرەکی داهات لە هەرێمی کوردستان. شانبەشانی ئەو ڕۆڵەی کە دەتوانێت بیبینێ لە بەرزکردنەوەی ئاستی بژێوی هاوڵاتیانی کوردستان بەدابینکردنی هەلی کار و کەمکردنەوەی بێکاری. ئەگەر پیشەسازیەکەمان گەشەکردوو بێ لە هەرێمی کوردستان دەتوانێت بە شێوەیەک هەلی کار بۆ خەڵکی کوردستان دروست بکە کە ئەم بارگرانیەی لەسەر شانی حکوومەت لەسەر شانی کەرتی گشتیە بەڕادەیەکی یەکجار زۆر کەم بکاتەوە. هەر بۆ نمونە لە ساڵی ڕابردوودا 98 کارگەر لە هەرێمی کوردستان دابین کراوە بە سەرمایەی 142 ملیۆن دۆلار کە توانیویەتی هەلی کار بۆ زیاتر لە 2545 کەس دروست بکات. ئەمە شانبەشانی ڕۆڵی ئەم کەرتە لە دابینکردنی بەرهەمی خۆماڵی دروستکراوی خۆماڵی بە شێوەیەکی گونجاو و بە کوالیەتیەکی بەرز کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی چیتر هەرێمی کوردستان بۆ هەموو کاڵایەک بۆ هەموو پێداویستیە تەنانەت پێداویستە سەرەتاییەکانیشی پشت نەبستێ بە دەرەوە، پشت ببەستێ بە بەرهەمی خۆماڵی بە شێوەیەک بتوانێت بەرهەمی خۆماڵی بگەیەنتە ئاستێک بگەیەنتە ئاستی خۆبژێوی و هەناردەکردنی بۆ دەرەوە بۆ ئەوەی لەم بارەشدا لەم بوارەشدا بتوانێت چیتر پشت بەو کاڵایانە نەبەستێ و بتوانێت لە باری ئابووری و لە باری سیاسیشدا شێوە سەربەخۆی یەک وەربگرێتن. ئەمە جگە لەوەی گەشەپێدانی کەرتی پیشەسازی کاریگەری هەیە و مەرجە بۆ گەشەپێدانی کەرتەکانی تر وەک کەرتی کشت و کاڵ و بازرگانی و تەنانەت کەرتی سیاحەش. بەڕێزان وەک هەمووتان دەزانن هەرێمی کوردستان تا ئێستاش تاکە سەرچاوەی داهاتەکانی یان ئەگەر نەژدێن تاکە سەرچاوەی پشتی شێری سەرچاوەی داهاتەکانی بەبەرنەوت کەوتووە و هەموو لایەکیش دەزانن هەر وڵاتێک اعتیمادی تەواوی تەنها لەسەر کەرتی نەوت بێ چۆن ئەزمموی ئەو وڵاتانە پێمان دەڵێن تووشی دەردی کوشندە بوون چ لە بواری حکومڕانیدا وەک گەندەڵی و تەنانەت سیستەمی حکومڕانی ناتەندروست و خراپیشی لێکەوتوتەوە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆ لە هێڵە گشتیەکانی کارنامەی ئەم کابینەیەدا ئەم نەخشە ڕێگایی داناوە بۆ ئەوەی بتوانێت لە هەموو کەرتەکان بکات بە سەرچاوەی داهاتی ئەم وڵاتە و چیتر بە تەنها پشت نەبەستین بە کەرتی نەوت. ئێمەش لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی بەگرنگمانزانی کە ئەم کۆنفرانسە ڕێک بێخین بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەک ئەم کەرتە گەشە پێ بدەین بکەین بە سەرچاوەی داهاتی سەرەکی ئەم وڵاتە بۆ ئەوەی لە ڕێگای ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ بەشدار دەبن لەم پەنەڵە بە باشمان زانیوە کە ڕای خاوەن ڕایان و ئەزمونداران و ئەوانەی کە ئەکادیمین وەربگرین بۆ ئەوەی ئەوان نەخشە ڕێگایەکمان بۆ دابنێن بەشدار بن لەوەی کە ئەو ڕێگا دروستەی پێویستە بۆ گەشەپێدانی کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان بۆمان دیاری بکەن. هەر بۆ ئەم مەبەستە یەکێک لە بەڕێزێک لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی بەپێی ئەو تەجربەیەی هەیەتی ڕۆژانە ئەو ڕوبەڕووی ئەو کێشە و گیر و گرفتانە دەبینەوە و کەسێک لە
خاوەن کارەکان کە ئەویش هەر بە ئەزمموی خۆی و کێشەکانی کە ڕوبەڕویان دەبنەوە سەرڕای ئەوەی کە پێمان باش بووە لە زانکۆکان بەشدار بن چونکە زانکۆ ڕۆڵی سەرەکی دەبێنێت لە هەموو وڵاتێکدا بۆ چارەسەرکردنی کێشە و جیروگرەکان بۆ پێدانی ڕێنمایی و بەرچاوڕوونی لە هەموو بوارەکانی حکومڕانیدا بۆ ئەو مەبەستا بەسپاسەوە دوو مامەستای زانکۆ لە زانکۆکانی کوردستان لە زانکۆی سلێمانی بەشدار بووینە لە دوورەوە هاتون زۆر سپاسیانەکەین بۆ هاتنیان و هیوادارین بەرچاوڕوونی باشمان بدەنێ ڕێگا چارەمان بدەنێ بزانین چۆن ئەم کەرتە بەرەو پێشەوە ببین و بیکەین بە سەرچاوەیەکی داهاتی سەرەکی ئەم هەرێمە و دروستکردنی هەلی کاری زیاتر و کەمکردنەوەی بێکاری من جارێکی تر سپاستان دەکەم و زۆر بەخێر بێن.